عێراق ڕەتی دەکاتەوە پشکی هەرێم بە پێی یاسای بودجە بنێرێت. نزیکەی 300,000 موچەخۆری بندیوار لە لیستی موچەدا ئاشکرا بوو. سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە ئەم کاتتان باش پۆختە هێواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. عێراق ڕەتی دەکاتەوە پشکی هەرێم بە پێی یاسای بودجە بنێرێت و شاندەکەی هەرێمیش بۆ ڕازیکردنی دەچێتەوە بەخدا. سەرچاوەیەک لە شاندی دانووسانکاری هەرێم بە میدیای نزیک لە یەکێتی وتووە عێراق هەڵوێستی خۆی ئاشکرا کردووە کە ئامادە نییە پشکی هەرێم بە تەواوی بنێرێت بە گوێرەی یاسای بودجەی گشتی عێراق. سەرچاوەکە ئاشکراشی کردو هەفتەی داهاتوو شاندی هەرێم بۆ یەکلایکردنەوەی کێشەکان دەچێتەوە بەغدا، بەڵام ئەوە ڕوون بووەتەوە کە عێراق ناتوانێت پشکی هەرێم و بودجە و موچەی تەواوی فەرمانبەران بنێرێت. ئەو سەرچاوەی ئاماژەیی بۆ ئەوەش کردووە لە پشکی هەرێم بۆ موچەی فەرمانبەران لە بودجەی عێراق کە 906 ملیار دینارە، عێراق تەنیا 598 ملیار دەنێرێت. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند نزیکەی 300,000 موچەخۆری بندیوار لە لیستی موچەدا ناویان هەیە و فەرمانبەریش هەیە 6 موچە وەردەگرێت. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کردووە لە عێراق زیاتر لە 250,000 فەرمانبەر هەیە کە زیاتر لە 2 موچە وەردەگرن، تەنانەت ژمارەی موچەی هەندێکیان دەگاتە 6 موچە. وتیشی نزیکەی 300,000 فەرمانبەر هەیە کە لە هیچ فەرمانگەیەکی حکومیدا دەوام ناکەن و بندیوارن. کێشەی هەبوونی فەرمانبەری وەهمی کە بە بندیوار ناسراون لە هەرێمی کوردستان و عێراقیش کێشەیەکی گەورەیە و سەرەڕای هەبوونی سیستمی بایۆمەتری تاوەکو ئێستا بە تەواوەتی بنەبەڕ نەکراوە. لە سلێمانی 20 کەس دەستگیرکراون کە بازرگان و بەکارهێنەری مادەی هۆشبەر بوون. لە ڕاگەیەندراوێکدا بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکانی سەر بە دەستگای ئاساییش ئاشکرای کردووە لە چەند هەڵمەتێکی جیادا و لە سەرەتای ئەم مانگەوە لە ناو شاری سلێمانی 20 تۆمەتباری بازرگان و بەکارهێنەری مادەی هۆشبەر دەستگیر کراون. ئەوەش ڕوون کراوەتەوە دەستگیرکراوەکان بەشێکیان خەڵکی هەرێم و بەشێکیشان خەڵکی دەرەوەی هەرێمن و تەمەنیان لە نێوان 23 بۆ 50 ساڵدایە. ئاساییش ئاماژەی بۆ ئەوەش کردووە لە کاتی دەستگیرکردنیاندا دەستیان بەسەر 3 دەمانچە و بڕی 7 ملیۆن دیناریشدا گرتووە. بەپێی ئامارە فەرمیەکان بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە لە هەرێم و عێراق لە زیادبووندایە و هێزە ئەمنیەکانیش بە توندی لە دژی فرۆشتن و بەکارهێنانی هەر جۆرێکی مادەی هۆشبەر دەوەستنەوە. وەزارەتی دارایی ڕایگەیاند بۆ وەرگرتنەوەی پێشینەکان لە هاوڵاتیان چەندین ڕاستپاردەی نوێیان داوەتە ئەنجومەنی وەزیران. هونەر جەمال وتەبێژی وەزارەتی دارایی بە شارپرێسی ڕاگەیاند چەندین پێشنیازیان بۆ کارئاسانی وەرگرتنەوەی پێشینەکان ئامادە کردو و ئەنجومەنی وەزیرانیش هەر بڕیارێک بدات ئەوان جێبەجێی دەکەن. وتەبێژی وەزارەتی دارایی باسی لەوەش کرد لە چەند ڕۆژی داهاتوودا چەندین پێشنیاز و ڕاستپاردەی نوێ ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران دەکەن دەربارەی کارئاسانی بۆ هاوڵاتیان بە مەبەستی گەڕانەوەی ئەو قەرز و پێشینانەی کەلایەنە. وتیشی لە سەرەتای دەستبەکاربوونی ئەم کابینەیە و لە چوارچێوەی یاسای چاکسازیدا چەندین کارئاسانیان بۆ هاوڵاتیان کردووە بە مەبەستی گێڕانەوەی قەرزەکان و لەو چوارچێوەیەشدا لە نێوان ساڵانی 2020 بۆ 2022 سێجار بڕیاری لێخۆشبوون لە سزا و ڕێژەیەک لە پێشینەکان دەرچووە و بەشێکی زۆر لە هاوڵاتیانیش لێی سوودمەند بوون. ئەوەش لە کاتێکدایە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم بڕیاریدا بە ڕاگررتنی وەرگرتنەوەی ئەو قەرز و پێشینانەی حکوومەت کە تاوەکو ئێستا لای هاوڵاتیانە و وەرنەگیراوەتەوە.